زمانه تازه بیا که نزنه انگلیزی چوزه ئەتوان بڵێن بە ناوی قایمقامەتی قەزای کەلار و بەڕێبەتی بەرگی شارستانی گەرمیان و بەڕێبەتی خۆپارێزی تەندروستی گەرمیان بە خێرهاتنی دەستگای خێرخوازی کەرمی عەلەگە لە سلێمانی ئەەکەین کەوا ئەیانەوەی خزمەتێک بە شاری کەلاری خۆشەویست بگەن هەڵمەتی تاقیمکردن و ڕشتنی دەرمان بۆ قەزای کەلار. ئەبوایم کۆبوونەوە لە قایمقامەت بکریا لەبەر کۆبوونەوەی لیژنەی باڵای هەیە لە ئیدارەی گەرمیان هاتووتە ئێرە ئەم دەستگایە هەڵەسێ بە تاقیمکردن و ڕشتنی دەرمان بەپێی ئەو جەدۆلەی کە ئێمە بۆیان دیاریەکەین ئێمەش بە دووسێ قۆناغ دەست پێەکەین. سەرەتا لە سەعات 4 دەچین بۆ نەقلیات و گراجەکانی ناو شاری کەلار دەرمان ڕێژ دەکەین، لە سەعات 5 دەچین بۆ سەربڕخانەکە لە دەگۆزینە دەرمان ڕێژ دەکەین و لە ڕێگەی کەناڵە بە ڕێزەکانتان ئاگداری و دانیشتوانی سەرجەم پیشەوەران و کاسبکارانی قەزای کەلارەکەین لە سەعات 6 بازار دابخەن و جارێکی تر نەگەڕێنەوە بۆ ناو بازار لە سەعات 7 ئێوارە دەرمان ڕشتن لە داخلی قەزای کەلار لە هەموو شەقامە گشتیەکان دەست پێ دەگات. دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە یەکێکە لەو دەستگای خێرخوازیانی کە لە ماوەی بڵێن چەند مانگی ڕابردوو لە بۆی دروستبوونی کۆرۆناوە هاوکاری گەیاندوتە بڵێن زۆربەی شار و شارۆچکەکان. شانازیەکن بۆ جاری سێمە بۆ شاری کەلار ئێمە هاوکاری گەیاندومانە سەرەتا لە دروستکردنی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا کە بە ناوی قەڵاوەیە ئێمە لە ڕووی مادیەوە هاوکار بووین دواتر بە ناردنی 10,000 دەمامک. ئەمڕۆژ بە شانازیەوە هاتوونەتە کەلار بە دروشمیەوەی کە کەلار تەنیان نییە نیشتیمان لەر شوێنە پێویستی بە ئێمە بێت ئێمە لەوێ دەبین. بەم دروشمەوە هاوکاری هەموو ئەو شار و شارۆچکانەکەین کە لە ڕووی دەرمان ڕشتنەوەنە پێویستیان بە ئێمە بێت ئێمە هاوکاریانە بێت. ئەمڕۆژ کە لە شارێکی کەلارین شانازیەکەین کە بتوانین لە ڕێگەی ئەو برا خۆشەویستانەوە ئەو شوێنانی کە بۆ ئێمە دیاریەکەن ئێمە بتوانین دەرمان ڕێژەکە بەردەوام بێت. دواتریش لە دوای کەلار ئەچینە شار و شارۆچکەکانی سنووری گەرمیان و شار و شارۆچکانی کە بەڵام ئەوەی کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم جێی خۆشحاڵیە کۆی پرۆژەکانی دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە لەلایەن بەڕێز دکتۆر تاهەر ڕەسوڵەوە دابین کراوە. یەکێکە لەو کەسایەتیانی بەڕاستی لەم زروفەیە کە ئەم نەهامەتیە بەسەر خەڵکی کوردستان هاتووە یەکێکە لەو کەسایەتیانی توانیوێتی باشترین هاوکاری بگەینێ بە زۆرترین خەڵک خۆزگە لام و شار و شارۆچکەکانە کەسایەتێکی وامان هەبوایە کە بتوانێت ئەو هاوکاریانە یاخود ئەو ئاسانکارانی کە بۆ ژیانی هاوڵاتی لە کوردستانە هەیە بتوانێت ئەو کاری بکردایە.